چاومان بە وەزیری بازرگانی و پیشەسازی جمهوری ئیسلامی ئێران کەوت کە معرضەکەی کردوانێ و ئێمە لەوێ داتوانیمان کە لۆگۆی یەکێتی هاولەونانیکارانی پێشکەش بکەین و هەروەها بتوانین قسە بکەین لەسەر مەرجەکانی حاجی ئۆمەران و پەروێزخان کەوا داخراوە بەڵکو بکرێتەوە و باسی ئەومان بۆ کرد کە ئەگەر بێت و ئێوە بۆ شوێ مەرجەکان داخەن وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپا ئەو کاڵانیان دەهێنە هەرێمی کوردستانەوە ئەو کاتە ئەگەر ئێوەش دەواازەکانیش بکەنەوەوانێ وەکو پێویست کاڵاکانتان سەرف نابێت لەبەرەوە هەوڵێ بدەنەوە ئەو وعدی ئەوەی پێدان کەوا کار بکاوە هەوڵ بدار بۆ ئەوەی کە دەواازەکان بکرێتەوە و هەروەها ئێمە توانیمان کەوا نوێنەری حکوومەت کاک نازم مامۆستا نازم ببینین و لەگەڵ ئەوش قسە بکەین بە تێگرای وەفدەکە چوینە لای بۆ ئەوەی کەوا ئەوش بتوانێت هەندێک قسە بکات لەسەر مەسەلەی کردنەوەی ئەم مەرجانەی کە داخراوە. بە دڵنیاییەوە هەموو داخستنی زیان و زەرری خۆی هەیە بە تایبەتی بۆ بەروبوومەوەی ناوخۆیی کە ئێمە ئێستا لە کوردستانە کۆمەڵێ شتی باشمان هەیە وەکو هەنار و شووتی و کۆمەڵە شتیکەمان هەیە کە جاران ئەچوو بۆ باشوور و ناوەڕاستی عێراق ئێستا بەهۆی ئەو بارگژیەوە کەم بۆ تۆ بەڵام دڵنیاتانەکەین و ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکا وەکو خۆی لێتەوە.